ئەم پرسە زیاتر گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز عەزام حەمدانی سەرکردە لە هاوپەیمانی عەزم لە کەرکووکۆ لەگەڵماندا. بەڕێز عەزام حەمدانی سڵاوتان لێبێ و کاتتان باش. بخێراتی بۆ کوردستان 24 سلااوڕێز بووەوە سپاس. ئەف هەوڵێن سەرک وەزیرن عراقی محەممەد شیع سوودانی دەربارەیە ڕێککەوتنان لایەنێن سیاسی لە کەرکووکێ، یعنی سوبەهی تنێ جڤینە پارێزگەهێ بڕێوە دەچی دنیاژی هەوڵێک هەیە بۆ ڕێککەفتنە لایەنێن سیاسی بۆ پێکینانە حکوومەتە خوجەی و دانانە پارێزگارێکیش. بەڵێ سەرەتا سڵاوڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانتان ڕاستی لەو تەنگشی سیاسیکە هەیە کە لە کەرکووک ڕوویدا لایەنە سیاسەکان نەیانتوانی کە بگەن بەڕێکەوتن کورد و عەرەب و تورکمان نەیانتوانی کەوا حکوومەتێکی نیشتیمانی پێک بێنن. سوودانی دەسوەردانی کرد کەوا داوای کرد کۆبوونەوەیەک بکرێت هاوپەیمانی ئیدارەی کەرکووک پێکێنرا. ئامانج لەو هاوپەیمانە چییە؟ سەرپەرشتیکردنە لە دانوستانەکان و پێکێنانی حکوومەتی خۆجێی و نزیکردنەوەی بۆچوونەکان. بەڕاستی متمانەی سیاسی لە کەرکووک نەماوە، متمانەی کۆمەڵایەتی نەماوە. لە هەمان کاتدا بەڕاستی فاکتەری ترس هەیە لە بەرامبەر ئەو پێدراوە سیاسیانە. بەڕاستی سوودانی دەسوەردانی کرد بە شێوەیەکی ڕاستەوخۆ وای کردکەوە کە بۆ ئەوی چارەسەرێکی بدۆزرێتەوە. بەڕێز سوودانی لەگەڵ لایەنە سیاسەکانی کورد عەرەب تورکمان بەڕاستی کۆبوویەوە. بەڕاستی نەتوانی لایەنە سیاسیەکان بگەن بە یەک کارنامەیەکی گشتگیرە نەبێتە. ئەمە وای کرد کە لایەنە سیاسەکان نەگەن بە ڕێکەوتنێکی گشتگیر بۆ ڕێکەوتنێکی سیاسی. ئەمە وای کرد سەرۆک وەزیرانی عێراقەوە کار بکات بەڕاستی ئەمرێکی واقع بسەپێنێتە، ئەمەش بە گوێرەی دەستور بەڕاستی چونکە مانەوەی ئەم دۆخە بەڕاستی بم شێوازە پێکرێنانی حکوومەت بەڕاستی ڕەنگە کێشەی دیکەی لێکێتەوە، بەڕاستی زیان بە پرۆسەی دیموکراسی و دەستوریش بگەێنێت. بۆیە بەڕێز سوودانی دەستپێشخەری کردووە ئەو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە سەرۆک وەزیرانی عێراقە بەڕاستی سەرپەرشتی جێبەجێکردنی پرۆسە سیاسەکەش دەکات لە هەمان کاتدا. بەڕاستی لەسەر لایەن سیاسەکان پێویستەکەوە کار بکەن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک دانوستانەکانیش تەواو بکەن. ئامانج لە بریتە لە چی؟ بەستنی کۆبوونەوەیەک ئەوش پێدانی شەرعیەتە بە ئەنجامی هەڵبژاردنەکە لە هەمان کات و لێک نزیکردنەوەی بۆچوونەکە لە هەمان کاتدا. دوای ئەو کۆبوونەوەی لایەنە سیاسەکان دەست بە دانوستانی دیکە دەکەن بۆ ئەوەی کەوا ئایا شێوازی پێکێنانی حکوومەتەکە چۆن بێت. ڕەنگە ڕێکەوتنی لاوەکیش هەبێت بەبێ دەستوەردانی سوودانی، بەڵام ئەم ڕێکەوتنانە بەڕاستی ڕێکەوتنێکی گشتگیر نین. بەڕێز حەمدانی پێتان وایە چارەسەر چیە توانێت ئەو متمانەیە بگەڕێنێتەوە بۆ لایەنە سیاسیەکانی کەرکووک؟ هەمووان دەزانن بابەتی بنیادنانی متمانە بەڕاستی بابەتێکی قورسە، بە تایبەت لە پارێزگایەکی وەکو کەرکووک. بەڕاستی کەرکووک شاری تەنگژەکان بووە، ناسەقامگیری سیاسی ئابووری هەبووە. بەڕاستی کەرکووک بەردۆخێکی جیاواز دەتێپەڕیوەکەوە ناتوانیکەوە بۆ تێشی کۆمەڵاتی پێک بهێنن. بەڵام ئێمە ئەمڕۆ لە کەرکووک دیدگایەکی نیشتیمانیمان هەیە بۆ لە تولاون پێکاتەکان متمانەیەک هەبێت، بەڵام پرۆسەکە پێویستی بە پاڵپشتیە. ئەم پاڵپشتە لەلایەن شێوە دێت، لەلایەن حکوومەتی فیدراالیەوە دێت، حکوومەتێکی نیشتیمانی هەبێت لە لێوان پێکاتەکاندا متمانەیەکی باڵا هەبێت. هەمووان لە ئەس گفتوگۆکان ڕازی بن، کۆبوونەوەیەک بکرد لە هەموو لایەنە سیاسەکان لە مێزی دانوستان هەبێت لەگەڵ سوودانی بۆ ئەوەی کەوە هەموو لایەنەکانی ئەو پرۆسە سیاسیە ئەو چارەسەری کە لە بەغداوە دێت. ئەمە بەشێکە لە متمانەی سیاسی. چارەسەرەکە چییە؟ ئەوەش بۆ زیاد دەکەم چارەسەرێک لە حکوومەتی فیدراالیەوە ئەوەیە کەوە لەدەست لایەنە سیاسەکاندا کە پێویستە سازش بۆ یەکتری بکەن، واز لە داواکاریەکانە بێن بۆ ئەوەی حکوومەتێکی نیشتیمانی پێک بێنرێت، پرۆژێکی نیشتیمانی هەبێت دوور لە ئینتیما حزبی و عقائیدیەکان. چونکە پێمان وایەکەوە بەڕاستی پارێزگای کەرکووک بەرگەی بەریەکەوتنی سیاسی دیکە ناگرێت. بەڕاستی کەرکووک پێویستی بە متمانەی سیاسی هەیە، چونکە لە بنەڕەتدا تەنگژێژی سیاسی هەبووە. هەشت مانگ بەسەر هەڵبژاردن تێپەڕیوە، بەڵام تا ئێستا حکوومەت پێک نهێنراوە. هەرسێ پێک هاتە لە کەرکووکێ کورد عەرەب تورکمان لە دەما پرسیارێژ سەرکردە و لایەنێن وان دکەی بەحسا دانانە پارێزگار و چارەسەرکردنا کێشان دکەن. هەر ئێک ژلایە خۆڤە دەبێژە ji cem me ji layê me hiç berbestek niye hewldan hene ji bo çareserkirina van kêşane
کی کێشان دروست دکەتن لە کەرکووکێ یان کیژان پێک هاتە لەمپەر و ئاستەنگان لە هەمبەر vê pirsê دروست دکەتن بەڕاستی ئێمە ئەمە بەڕاستی تۆمەتگۆڕینەوە نییە پێکاتەکانی کەرکووک کە کورد بێ عەرەبێت تورکمان بێت بەڕاستی ئەمە لەگەڵ حکوومەتێکی نیشتیمانیدا هەبێت بەڵام ئەم کۆسپە لەسەر بنەمای چییە لەسەر بنەمایشی هۆکاریکە بۆ نمونە پێکاتەی عەرەبی تاواوکۆ ئەم ساتە وەکو شەقامی عەرەبی جەمەوەری عەرەبی بەڕاستی پۆستی پارێزگاری کەرکووکیان دەوێت چونکە بەڕاستی پێمان وایە کە عەرەب سەرکەوتوو بوو لە ئیدارەدانی کەرکووک لە هەمان کاتدا ئەو ترسشکە هەیە ئەو پۆستەکە لە دەست بۆ کەسێک بۆ لایەنێک کە بێت ڕەنگە کێشەی کلێ بکەوێتە لە هەمان کاتدا پێکاتی کوردیش پێی وایە کەوا ژمارەیەکی کورسی باشی هێناوە پۆستی پارێزگار ڕەنگە بڵێ مافی ئەوانە چونکە پێشتر پۆستی پارێزگار لە دەست کرد بووە پێکاتی تورکمانیش لە هەمان کاتدا تێڕوانین خۆی هەیە ئەوانش دەڵێن ئێمەش مافمان هەیە کە پۆستی پارێزگار تورکمان بێت چونکە ئەمانە بەڕاستی هاوبەشن لە ئیدارەدانی کەرکووک پێویستە پارێزگارێکی تورکمانی شەبێ ئەمە قسەی ئەوانە وەکو پێکاتی بەڕاستی پێمان وایە ئەمانە کۆس بن ئەمانە هەمووان بەڕاستی کۆس دروستکردنە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی نیشتیمانی بەڕاستی پێمان وایە کەوا ئەوەی کە چێ بڕیار دەدا شێوەی حکوومەتی داهاتوو چۆن بێت هەموو لایەنەکانی هاوکێشەی پرۆسەی سیاسی پێویستە حکوومەتێکی نیشتیمانی هەبێت چونکە هەموو پێکاتەکان پاساوی خۆیان هەیە کە پشت بەو کێشەکان دەبەستێت بۆ پەخستنی پێکێنانی حکوومەتی خۆجی بەڵێ بەرز حەمدانی لە ماوەکانی ڕابردووە زۆر گفتوگۆ کرا لەسەر شێوازی دابەشکردنی پۆستەکان لە بۆەوەی هەموو لایەنەکان پێی ڕازی بن ینی کەس بەشخوراو نەبێت لەو نێوەندەدا چ ئەوە بێت ئەنجومەن سەرۆکی ئەنجومەن بۆ کەسێک بێت جێگر بۆ لایەنێک بێت پارێزگار بۆ کەسێک بێت یاخودەوە تا بە ساڵ دابەش بکرێ بۆ چوونی ئێوە دابشکردنی ساڵ بە ساڵێک یان ئەو ماوەی کەماوە چارەسەری گرفتەکە ئەکات بە کورتی سوپاس. سیرکە دوو پێشنیاز هەیە پۆستی پارێزگار بە شێوەیەکی خول بێت لە لەوان پێکاتەکاندا بەڕاستی ئەمە پاڵپشتی کراوە لەلایەن تورکمانەوە لەلایەن پارتیشەوە بەڕاستی هەندێک لایەنەکانی عەرەبیش پاڵپشتی دەکەن کە پۆستی پارێزگار لە ساڵی یەکەم بۆ لایەنی پارتی بێت دواتر بۆ تورکمان دواتر دو ساڵی دیکەش بۆ لایەنەکانی دیکە بێت بەڕاستی یەکێتی بەشێک نەبوو لەو هاوکێشەیە بەڵام بەغدا پێی وایە کەوا پێویستە هەمووان بەشدار بن لەم هاوکێشەیەدا ئەوانیش بەڕاستی کورسیان هەیە ئەوانیش داوای پۆستی خۆیان دەکەن کە ژمارەی کورسیان هەیە بەڕاست ئەمە بژاردە یەکەم بژاردەی دووەم چیە بەڕاستی ئەوەی کە دزەی پێکراوە دو ساڵ بە دو ساڵ بێت لەگەڵ یەکێتی و لەگەڵ بەشێک لە لایەنەکە عەرەبیەکان دو ساڵ بە دو ساڵ بێت پۆستی پارێزگار بەڕاستی ئەم ڕێکەوتنە نەگەیشتە خاڵی کۆتایی تەنها بانگێشەیە کرا بەڵام پێکاتەی تورکمان بەڕاستی جاتی ئەم بابەتە دەکات تەنانەت پاتیش پێکاتەی تورکمان بەڕاستی ڕەنگە بێبەش بکرێن لە ئیدارەدانی پارێزگای ئەگەر هاتوو پۆستی دیکان پێدەدرێت وەکو پۆستی سەرۆکی ئەنجومەن و جێگری پارێزگار پێمان وایە تاوەکو ئەم ساتە ڕێکەوتنی کۆتایی نییە ئێمە پێمان وایە کەوا ڕێکەوتنێکی سێقۆڵی کورد و عەرەب و تورکمان هەبێت ئەو کاتە هاوکێشە سیاسیەکە دەچێتە خاڵی کۆتاییەوە. زۆر باشە بەڕێز عەزام حەمدانی سەرکردەی هەفپەیمانیە عەزم لە کەرکووکت گەلمە بووی گەلێکی سوپاس.